ڕێز خۆشەویستی هاوڕێیان ڕێز خۆشەویستی هاوڕێیان سەدەزباندا قسە و باز دەکەین لەسەر هەڵبژاردن و هەر لەسەر هەڵبژاردنە هەمووی کاریگەری هەڵبژاردنە لەسەر ڕووداوەکان. خێربێن ببورن هاوڕێیان، هەموو دەتوانن 4-5 دقی یەکەم 2-3 دقی یەکەم ئەوە بن، یعنی چ بکەم بۆ پەیجەکانی تری خۆمە دەمەوێ ئەو بەڕێزانەی تر ئاگادار بن کاتێک کە ڕێکلام دەکەین. ئێمە خێربێن سەرچاوی ئێماندە قسە و باز دەکەین لەسەر هەڵبژاردن. کۆمەڵێک هاوڕێیان زۆر سەیرە، هەندێک کەس هەن کۆمیدیان، من ئێستفتا لە فەیسبوک دەکەم، هەر لەو عینەیەوەتە نمونەیەک وەربگری بزانی خەڵک چۆنە، فێر بن، دەنگ بدەن، ڕەنگی لێرە تا حەدەک ئەو دەنگانەی دەدرێ، ئەو دەنگانەی دەدرێ حەقیقەتە تێدا هەیە، فێڵی تێدانێت. تەجارە کەس لە تەلەگرام هەر کەس نازانی چێ بە چێ هاوڕێیان، چێ بە چێ دەنگ دەدێ چێ نادەی. لە فەیسبوک دیارە، بەس لە ئەوە دیار نییە. یعنی من خۆ دەنگ نادەم، 8,000 کەس دەنگدان، وەڵا ساختەی دەکەی لۆ ئەوەی چێتی و ساختەی دەکەی لۆ ئەوی کوربە پێت بکرێ خۆت بکوژی، دەنگت پێ دەدرێ خۆت بکوژی. ئەمنیش نبینیم لە تەلەگرام چێ دەنجیدایە، ئەوی تریش هەمووتان دەبینن. بەهەرحاڵ یعنی زۆر کۆمیدیایە، بەڕازی هەندێک بەڕێز هەن کۆمیدیان کاچ خۆم قسە گەورە بیر بکەنەوە. گەورەشم لەسەر ئەوەی نووسی مەلا مەزەر خوراسانی ئێکاکەم چ بکەم کۆمنتەکەیتی باس لەوە دەگەرە ناو وەزارەتی ئەوقاف سەکس کرایە. کۆمنتەکەی ماڵی عرفان مەلا ئەوەیە مەزەرە، ئێم قوڕی چێ بەسە بکەم مەلا مەزەرە خۆ بە خۆ دوتی یادرێ درۆیە درۆیە کۆمنتی خۆتە ئەڵێ لە ناو وەزارەتی ئەوقاف سێکسی 169 کرا. ئەمە چ لێ بکەم؟ یانی ئەمە شاتیمە کۆپیەکەم نەقل کردیەوە دچم ئەوەی بە مدیر مەکتەبەی خەڵک وەزیری ئەوقاف پشتیوان سادق نووسیە کە ئایەتێکی قورئانی نایتە. تا ئەنەوە ڕۆژێک تەلەفۆن ئەو کوڕی کرد بەس لە بۆ یەک پەیام بوو لەوە پشتیوان سادق 13 دقەیە. ئێستا قڕم ساغەی چۆر کردیتە 5 دقە بڕیتی دایتە خەڵک دەرەگاڵتەم قادر نادر دەرەقەتم نەهادیە. کوڕی کاکە وەڵای بەس ویستم پەیامەکەت پێ بگەێنم لەو پشتیوان سادقی پشتیوانم بێنەژیرایە. ئیتر دوای خۆمە مساڕایی ناگەی بەزە تو زۆر زمان پیس بوو، ئیتر هەر قەپاتم کرد بۆ خۆت دەزانی. ینی ئینسان نایەتە ئاستی. من زۆر کەس جوێن دەدا قسە دەکات تۆمەت هەر دەڕێژی خەت کەستاندی تێ بێم جوابی دەمەوە برا یەکێک بەس بەڕێزەوە گفتوگۆ بکە ڕەخنە بگرێ بەسەر ئەو چاوەی جوابی دەدەینەوە گفتوگۆی لەگە دەکەین بەسەی ترچ دەرێ بادە خۆی برێ بڕوا بکە پارتی 100 سەگ سوارم تێبەردا یان یەکێتیان هەر حزبەشکە حزبیت کەشۆی کردیە لەسە و شێڕانیە بەس دەقیق نیم بۆیە ناوەکەی نادەم قەت جواب نەدایتەوە. یعنی جوابی ئەو نەوە ئەخەڵکانە نادەمەوە. چێ هەیە وەرە گفتوگۆ دەکەین ڕەخنە بگرە ئەمە بە دەرنین لەکەم و کورتی لە ڕەخنا ئینسانی غەڵەت دەکەین سەرنجمان غەڵەتە تەقیماتمان دروست نییە بەس بێ جوابی منداڵ و تاڵک بدەمەوە تۆمەتێک هەڵدەبەستێ. چەند جار داوام کردیە لێرە چێ ڕەخنەی هەیە لە من بگری ئازدەکە ڕۆژێک دێم لایف دەکەم چێ ڕەخنەی هەیە لە من لەسەر هەرچ بوارێک ئامادە چابی دەمڕوت و تۆمەتبار و یعنی بڕابکە وا هەیە دەیان تۆمەتی تۆمە دروست کردیەوە لە مەحکەمەی ئەوروپای درایتە دادگا ناوێت ێستا ناومان بدە لەبەرم پاڕای تۆ بەس لەگەری دابنیشم بەس لەگەری دابنیشم باشە بەس تەنازل لەو ئەوەی بکەنی تر ئێهمال ماکردێ بارە حاڵە قەزدم لەسەر ئەوەی دێ بەڕێزان ببورن ئاوڕێیان هاوڕێم بچینە سەر بابەتەکە دوو شت وەک یەک گوتم کاچ خۆم ئەو هەڵبژاردنانەیە من دەیکەم لەو فەیسبوک تەنیا مۆدیرەکە ئەو هاوڕێیانەی لای منن یان حزبەکان دایانێرن ئەوە دەستنتاج ئەگە نامنیش دەزانم کاکە مەزان خەڵکی بلێ و بارزان کەس تێدانە پارتی 180 ناینی ئەمن دەزانم ئەوە یعنی ئەوەی لای ئێمە دەرەچی ڕەنگی مەسەلەنێکێتی خەڵکی خۆی بنێریان خوێنەر و بینەرەکانی ئیما یەکێتی بن لەو لای کە
مثلا حزب كان بس باش حقيقة مثلا نويني روتي هلو يستبري قلا من بيم يعني او دنقانة دين كلوي بلاوي توا كسي جنازان يتاو دو سيروجي تسيرو دادا هاوريان عند روداوي سريع باز دكم سريع باز دكم حوالشان بمن قوتيها او روجي كوفدي بافل طالباني لرانيا بوا سبب لوي داخل بم او لابور ویستیتی بڕواکۆم بە هیچ نیەتێک نییە ینی ئەو تێبگەن ئەمە چێشەم هەیە ئەوڕیان بڕوا بکەم چێشەم لەگە پارتی وێچێتیش نییە لەگە کەسیان نییە مەسەلەکە فکرا مەسەلەکە هەڵسەنگات نام پێم وایە پارتی هێزەی کاریگەرە بڕیاردەری حکوومەتە هەرێمە دوسێ دامەزراوەی لە دەستا ڕابی زۆر زیاترە لە یەکێتی ئازادی سیاسی کەمترە مشاکلەکانش دەبینن ئەوانەی کە دروست دەبێت دەو ڕوانگەیە فۆکس زیاتر لەسەوەی ئەو ڕۆژانە برادرێک پاراستن بوو هاوڕێمان کورە پاراستن زانیاری چێن کوڕی ئەو میلەتن هاوڕێ خۆمان بۆی گۆ قادرە تو بەس دژیمێ تو کاچ خۆمەرە تو پاراستنی وەرە معلوماتی دقیقم دێ لەسەر شێتی ئەگە بڵاوم نەکردەوە حەقت پی ینی بەجددیمە بەس ئەمن لە هیچ ڕووداوە چێشتشم بێدەنگ نەبووم بەس کاکە بەڕاستیم بقشمەوە تۆ قسەک بە پارتی برێ قسەک بە یەکێتی برێ نا ڕووداوە کاتە پێش وەرەك لەی بکەن یان هەواڵی دقیق دەیان هەواڵی فەیکمان دەدرێتێ بە قوربانەوە تەسیرە مزداقەتی مەدەکەن با پاراستن بێ لینکەشی بکاتەوە هاوە گیان لێیە خەبەری دقیقم لەسەر یەکێتی پێ بڵێ بزانە چۆن لەسەریان بڵاو دەکەمەوە بەس ئیش لەسەر ئەوە بام بکرێتن وەڵی هەواڵی فەیک و یان هەر کەسە کات دوو هەواڵمان بداتێ ئیتر ئەم نامە پشتی چ دەڵێن چنین ئەوی باوەڕم پێبی دەیڵێم چ دەرێن چ دەگوترێ هەزار تۆمە دروست دەکرد کێشەک نییە ئاوڕیانەیەک لەوانە کە ئەوە بوو سەعاتێک نەمەوە بەر پێم گوترا لەو ماوانێک کە پاڤل چتە ڕانیە ئەو لابۆر هەولیدا بە چەکەوە بستە پشتەیژی و بستە سەر مەسرەئی و لەگە هێزەکە پێیان گوتێ نابی بێی ئەگەر هەوڵ بدەی بەبێ چەک بچوو گوتی نا ئەوتیان باشە بەس بە تاقتەنێ بچوو گوتی نا ئیتر دیارە لێکتریاندایە و هەندێک ئەڵێن تووڕە بوو زۆر یعنی ئیهانەی ئەوڵابۆر زۆر کرایە ئێستا دوو ڕۆژە قوبات تاڵەبانی دەچی و دڵی ئاشنابتەوە لەگەر یەکێتی ئەوە ڕوویدایەتە بەر لەوەی بێم مامۆستا مەسعود بریم ئەوە مەلا مەسەر خوڕاسانیش وەڵا ڕوونکردنەوە لە سەرمەدایە بابە مەلا ئەوە نوکتەکتان نەسان دێ بێ برێم کۆمنتەکە لەو گۆڕەیە دەرێدی فاسقەوە نییە شێ سنووی لە ناو وەزارەت بکە ئێکاکەمانای چی ئێستا لێەوە درۆی قادر نادر ڕاز ناکە قەزدیم ئەوە نەبووە قەزت چ بووە کۆمنتەکە سکرین شۆت کرایە برا وەڵا دەرێ ناو وەزارەتی ئەوقاف شێ سنۆ کرایە هاوڕێیان لە بێمە سەر خاڵێک بە لەوەی بچمە سەر ئەوی پاڤێل کە بەیانی ئەگەری هەیە ئەنی پارتی عەرقەلەی لۆ دروست دەکات لە بۆ هەولێرێ بێتن پارتی پارەیەکی زۆری هەڵڕشتێ هیچ حزبەک یان بە هەموو حزبەکانی کە بەیەکێتیشۆ بەقەت پارتی باڵەیەر نەڕشتە من لێرە هەندێکتان لۆ باز دەکەم بەشێکتان لۆ باز دەکەم کە زانیاریە لۆم درایە لەو ١٩٠ی بڕوا بکەن هەریەکێ ١٨ وەرەقەیان وەرگرتیە بەشی زۆریان چلیان سێ دەفتەری وەرگرتیە چل کاندیدیان ئەوانە بۆ زانیاریشتان پارتی داینایە ئیش لە بۆ چل کاندید بکات بەجددی ئیش لە بۆ چل کاندید دەکەن و ١٩ کە بەس دەنجیان پێکۆ دەکەنەوە بۆ زانیاریت دەنجیان پێکۆ دەکەنەوە چل کاندیدی ئیشی جددی تەعلیمات دەرەکرێ بۆ زانیاریشتان ینی لە ئێستاکەوە من بەداخەوەشوە دەڵێم ڕەنگی هەیە پێی ناخۆشە بس کاچ خۆم ئیشی ماوەیە ڕاستەکان بگەین چێ تووڕە دەبێت چێ ڕەئیەکی وایە منیش حەز دەکەم یعنی انتخاباتەشین ئەو پەڕی نەزیبی بەس لە شەرق انتخاباتی پاک نییە گەمەی سیاسی گەمەی مخابرات کورەوە ئێستا لە ئەمریکا ئەوانەی کردتە ناوێ براکەم یعنی لە ئەمریکا و رووسیا و انتخابات تەزویرات و ئەوانەی تێدەکەی و گەمەی سیاسی مخابرات ئەزە نۆرەی کوردستانە نۆرەی کوردستان و شەرق ئەوسەتە ئیتر لە ئێستاکە و انتخابات دەنگ دەدرێت بەداخەوەش دەبی ئیشی هەمووانە ڕسوا بکرێن پارتی و یەکێتی بە تایبەتی یەکێتی زۆری کردیە دەنگ دەداتە کاندیدێک ڕقەمێکانیش من نەو دوسێ خەبەریشم بڵاو کردەوە
سێ خەبەریشم بڵاو کردەوە کە هێزە ئەمنیەکان دەنگ دەدرێت ولا ئەوەش پێیان دەدرێت بە زۆرم لێ ینی ئێشتا چەند ڕۆژمە سندوقی نازانم چی دێکەن دەرێن تێستە کورە بابە لە چێ بووە تێست ینی بە زدیمە لە چێ بووە تێست هەموو ژۆر ڕقەمیەکەوە کارانە دەدەن پارتیش پشتیوان سادق ڕەشەی کردیە کە نازام ڕقەمی چتان لە کنمانە و بە خۆتان و خاو خێزانتان وەڵای درۆی دەکەن بە جدیمە ڕاست نییە بۆ زانیاریشتان ئەو زانیارش پارتیش کاتی کرد کە ئێران اختراقی کردیە ئیتر چونە عقد دەبینن عقد کرایە لەگەر ڕێکخراوە چیە منەزەمەکە من نازام چیە بەڕاست سەر بە ئێرانە بێگومانە لە ئێران نزیکە لەبەر حکوومەتی عێراق سەرپەرشتی دەکا تەمەشا دەکەن فعلەن ئەوە هەیە یعنی ئەو منەزەمەیە کامیلەی هاوڕێیان لە ژوورەوە بۆ زانیاریتان کامیلەی چاودێری دانرایە بە دەنگ و بە ڕەنگ تەزیل دەکە بۆ زانیاریتان بە دەنگ بە ڕەنگ بلۆ حکوومەتی عێراق سەرپەرشتی دەکا UN و سەفارەی ئەمریکی بە ئەوڕێژێتی ئەوروپاش لە کوردستان سەرپەرشتی دەکەن لە نزیکەوە ئەو بەس ئەوە هەمومانەوە نییە دەقیق دەری بەڵام اختراقاتی گەورە لەوێندەر نابی من ئەزانم هەمووتان ڕەوانی ژۆرێ دەکەن یعنی پارتیەکێتی و پارتیە کەم جارە زۆر تەنگاوە زۆر دەترسێ کەم انتخاباتە وا بترسێ وا ئیژە بۆ انتخابات کە لەبەرەوەی کلیلەکەی لێ دەست نییە ڕقەمەکەی لێ دەست نییە بە کەیفی خۆی بنووسی بۆیە زۆر دەترسێ هەموو خۆتە چیە هیچ هێزەک وەکو پارتی پارەی ڕوونەکردیە پارەی ڕوونەکردیە بڕوا بکەن بەس لە بۆ سلێمانی ئەو زانیاریانەی لای من هەیە 25 میلیۆن دۆلاریان تەرخان کردیە 25 میلیۆن دۆلاریان تەرخان کردیە جگە لەوەی ئێستا مەسەن سیداتاتیە نێچیراتیە هەر کەسێک ئەوێ تەقدیم دەکەن پارەی دەدەنێ هەر کەسێک داوا بکە کۆمەکی ئەو بکات دەیدەنێ ئەوەش کە پارەیەکی زۆرە بەڵام خەڵکیشان هەموو وازەلیل کردیە بەس بچن بپارێنەوە لەو پارە کورە ئەو چ حزبەکە دوای 78 ساڵ کادیری بە پارە ڕابگری پارەی بدێ ئەگە پارەی نەدێ لێت تووڕەبی و چ حزبەکە بەجددیمە ئەوە 78 ساڵ عمرت جیری باپیری من ئەتوو لە مەیدان بووی وەرە ئێستا کە منداڵم پێڕاگەیە عمرم بوویتە کوڕم پێڕاگەی هێشتا نواز لە شتە قۆڕانە ناینی کۆمەڵێک کەسی بەڵتەچیت هینایە کەیفی زراری ئەوی چیچۆ ئەستێرە کەریم ستارتی تۆ ئەو دەم و چاوانە تینایە لەو ئەوروپای لەو سۆسیال میدیایی لە خەڵکیان بەرەدەی چ ئاستە چی نزمە کە هاچ خۆم دەیان ڕێگا هەیە دەیان وەسیدە هەیە بەرهەڵ بێمە سەر کاندەکان لەو ١٩ چلی دەدەچوێنی هەر کاندیدێک لەو ١٩ سەتۆشتا وەرەقەی دایتێ چلیان سێ دەفتەری دایتی بەڵام لەگەڵ ئەوەش لۆ بۆ هەندێک جنسی لەتیف زیادیان کردێ بە نمونە ڤالەفەرید سەرۆکلیستی یەکێتی لە هەولێر کە پشتیوان سادق ئیشی لۆ دەکات کە مەسعود بارزانی داوای کردیە بەڵکو تەلمیعات کە نابیت ئیژە بۆ شەخص بکرێ گوایە دەبی بەس لە مەکتەبی ڕێکخستن لۆ چلان دەکەن بەس هێ من پشتیوان سادق وەڵا پشتیوان بەدەستە من نییە ناوت دێتە پێش خەبەرت لەسەر دێ برات و قائیدی بەڕوو بە عەربی وا دەبی 15 دەفتەری لە بۆ ڤالەفەریدی تەرخان کراوە ئەو ژنەی کە نیاری بە پارتی کرد بەڕاستی یانی وتی ئەگەر دەرنەچینەوە زۆر شەڕ دەبیتن لە سلێمانی هێمن هەورامی لە بۆ کەژان و ژاڵا عەرفان 5 دەفتەری سەرف کرد یەکێکیان 5 هەفتە و ئەوە لە بۆ هێمن ببوورن لە سلێمانی لۆ کەژان و ژاڵا عەرفان و هێمن هەورامی ئیش لە بۆ باخان دەکا 7 وەرەق دەفتەری لۆ سەرف کردیە عەلی حوسێن و نەبەزیش لە بۆ هێشۆی یعنی ئەوانە پارەی خەیاڵی سەرف دەکەن بۆ عەشێرتەکانی غەوارە عوزێری بێسەری تاوگۆس بەشێک لە هەورامیەکان شێخ مەحموودی کوڕی شێخ کاوەیەکێ ئەو تەقدیراتیان 4 میلیۆن دۆلاریان دەراتی 4 میلیۆن دۆلار یعنی ئەو پارەیە هیچ حزبێک سەرفی نەکردی ئەوەی ئەوان سەرفیان کردیە هاوڕێیان ئەو لەسەر ئەو ململانیانەی کە دەگوترێ پارتی مەسعود کە ئەمە هەموومان بڵاومان کرد من کاگمەکی کە بڕیاری مەسعودی نێچیر تەبعەکی زۆر قێزەوەنیم زەلیلی هەیە کابرای زۆر مامی پێ بڕۆ دەرێ وەرە ژۆرێ
دوای ئەو هەموو سوکاتی پێکرا دوای ئەو هەموو لەو 5 ساڵێک کە حیسابی تا هەمەدینی معروف نامەوە لایڤەکەم ڤیدیۆکەم لەسەر دەکرد پێی بۆ دەویستی لەگە مەسروری لۆ ئیهانە پێکردنی قسەکەی پاڤلی بچە سەر مەنەسەی ئۆ بڵێ بە تایبەتی لە دهۆک هاوڕێیان لە دهۆک پارتی ئەوە دەقیقە زانیاری ئەینەیاوە گرتیا یەک گرتووی ئیسلامی 130 دەنگەکان دەبا بۆ زانیاریتان ترسەکی زۆر گەورەیان پارتی لە بادینان لە یەک گرتووی هەیە بە پلەی یەک یەکێتیونەوەی نوێش دەنگ دێنن ڕەوتی هەڵوێستیش کورسێک دەبا ئەو زانیارانەدا ئێمە هەیە پارتی بۆ خۆی 24 کورسیە لە بادینان یعنی بەلای کەم دای لێ دەڕوات ئەو زانیاریانەی ئێستا هەیە 7-8-9 لێ دەڕوا کە پێشترێ ئەکسەرێتی لەو بووە لە هەولێرێ 34 هەبووە بەڕێزان 34 هەبووە بەلای کەم ئەو مەسعود هەڕەشەی کردێ وتی لە 20 کورسی بێنن لە هەموو بەرپرسەکانی گوتیە لێتان قبول ناکەم چ نمالۆتان نەکەم داوای کردێ دەبی لە 20 کورسی کەمتر نینن ئێ بەس پێی نایە بەڕاستی یعنی بۆ خۆیان تەقدیراتیان وایە دەزانن ئەوە تەعلیماتی ڕێخستنی نێنیتیان بڕوا بکەن ئەڵێن یەکگرتوو 130 دەنگەکان دەبا لە بەتایبەتکە ئەو عەلی تەتەر دەری کردن ئیتر بەو خۆ دەزانی حزبیش کە بۆ معارەزە لە سوڵتە نما زیاتر ئەوە دەبی و فەراغەت شەیە یەکگرتوو لە هەمان لەو نوقتەی بەهێزترە لە بادینان بەڵام ئەوان حزبەکانی تریش هەموو هەنە بەرەیگەلی شەیە براکەم یانی ئینسان بڵێ هەموو حزبەکانی تر دیزاینەکان گۆڕاینە ئەو ینی پارتی وێچێتی ئەو دیزاینەی کۆن وەکو کۆن بەزە خۆیان ناینن 12 کورسی گۆڕان هەبوو ئەو 12 کورسیە کەم دەبتەوە 11 ببورن پارتی 6 دەنجین ئیتر لەسەر ئەو 20 کورسیەی کە دەبینێتەوە ئالوگۆڕ زۆر دەکرێت ئالوگۆڕ زۆر دەکرێت بەس گرنگ لە بادینان ترسەکی زۆریان هەیە بۆیەشە مەسرور و نێچیرێک دوجار چوینە فۆکسەکی زۆریان خستە سەرێ لە سۆران بابۆ چوو بوو بڕوا بکەن لە باڵەکادی ڕۆژی یەکەم هەرگەلە کەم خاڵک چوو بوو تووڕە بوو بە بابی گۆت بوو کەس لە گەرمانیە لێرە هەڕەشیان لە هەموو بەرپرسەکانیان کردێ بۆ ڕۆژی پاشتر مەسرور بارزانی چوو زۆر بە تووڕەیی و بە هەڵچوونەوە وەکو ئەوەی پاڤل خطابیدا هەڕەشەی کرد ئەگە بێتەوە بیرتان گوتی شار بەدەریان دەکەن دواتەی هیناوەتی بە دەنگ ئیتر بە هەر حاڵ پارتی تەقدیراتی خۆی وایە 30 لە بۆ 35 کورسیە ئەوە هەموو تەقدیراتیت بەس ئێستا دەڵێن هەموو قووەتی ماڵی بارزانی هاتە پشت ئەو مۆزوعی هاوڕێیان ئەوە زۆر گرنگە ئەگە سیرکەن یەکەم جاریانە مەسعوداتیە مەسروراتیە نێچیراتیە سیداتاتیە و ئەنگۆ بەس بە دەردی برادرێک دەگوت ماڵی بارزانی خۆیان دایکە بەرماچ و موچان کە زۆر خەتەرە بەڕاستی مایانی ئەتو خاوری لۆ مەسروری هەڵدەدرێت لە ملی خۆی دەکە کەس نازانی ژەهری پێوەیە یان نا بەجددیمە باوەشیان پێ دەکەن مەسەلەن ڕسمیان لەگە دەگرن ماچیان دەکەن قەت ڕێیان نەدایە ئەوانە وارە لە ڕووی ئەمنیشەوە حەقیان ئەگەڕێ نەدەن کاچی خۆم لەبەر ئەوەی ژایرە هەزار حاڵەتە بەس وەزعەکە ئەوەندە شڕە خۆیان دایتە بەر ماچ و موچان خۆیان دایتە بەر ماچ و موچان و یەک خاڵی کەش بڵێم لەسەر ئەو ململانیانەیان کە ئەوە بووە ئەڵێ گوایە پیشانیاندا بینیان خۆش وەڵامی ئەوە دەبینن وتاری نێچیری دوو جارە دا بڵاو ناکاتەوە هەمی ئەو لێرەی هەمی سلێمانی هەموو میدیای مەسرور و پاراستن و ماڵی بارزانی میدیای نێچیر بڵاو دەکەنەوە خطابەکە ڕئیسی ڕوودا و بڵاو ناکاتەوە تخوا نوکتە نییە پیا ئەوانە دەنووسی دەرێن تۆ لایەنگیری کاکە وەڵای نوکتەیە یعنی نێچیر بە ئەن قەست و ئەو شتەشم بە بیراتەوە هاوڕێیان بڕۆ سەیری خطابەکەی ئەو لێرەی نێچیر بکە وتی ئەگەر دەتانەوێت تۆ جێ بدەنێت نێچیر زۆر زۆڵە هاوڕێیان بڕوا کە زۆر شەیتانە کچکە بەردی باش لە مەسروری دەگری وتی ئەگەر دەتانەوێت پارتی دەربستەوە سەیری ئاوەدانی ئەو 5 ساڵی بکەن ئەو 5 ساڵەی پارتی دیموکراتی کوردستان ئێلەگاتێکدا 19 ساڵە پارتی حکومی لەدەستەوەیە چاردەگەیت کە کاکنێچیر لەدەستی بوو ئەگە دوی ئەوە بوو بەرهەم بوو 19 ساڵە بارحاڵ نازام بەس بڕۆ سەری خطابەکەی وتی ئەگەر دەتانەوێت پارتی دەربستەوە بڕۆن سەیری خزمەت گوزاریەکانی ئەو 5 ساڵی ڕابردووی پارتی دیموکراتی کوردستان بکەن ئەو گوایە مەتع دەکە کەسی کوچکە بەردەکی گەورەی لە مەسروریدا
يعني بڕۆن ئەوە دەنکەی مایە خۆ تازە قوت ناکرێ هەموو کەس داونلۆدی کردیە بەڕاستی ئەمە لە سەفەر بووین بەڵام بڕۆن بۆ خۆتان ئەوە بکەن بزانن ناڵێ ئەگەر دەتانەوێ بڕۆ سەیری 5 ساڵەی خزمەت گوزاری پارتی بکەن ئیکاچ خۆمەدی ئەو 9 ساڵێت کە بە خۆت لەسەر بووی پارتی لە حکوم بووە ئەدیلۆ باسی ئەوەی ناکەی ئەجە ململانەیەکان زۆر زەقا هەتا ئەوە دیتان دوێنە میدیای سێبەری پارتی زۆر هجومی سەرڕووداویان کرد بڕوان پێ بکەن خەڵک ئێستا ئەمن مەقبولترم لە ڕووداو خەڵک بانگ دەکرێت لقا لەگە ڕووداو بکە هەموو وەزیرەکان مەمنوع کرایە هەڕەشەی جددی لەسەر ڕووداو هەیە لقی پارتی چەندین کەسیان بان کردە سەر ئەوەی لقایان لەگە ڕووداو کردی پێیان گوتێ دەبی نابی بکە یان دەبی ئڵغاکەیەوە وەزعیان ململانەیە بەوە ناشاردرێتەوە ینی بەجددیمە بەو سوڕانەوە قۆر لە ناو قۆری زاوە خەزوور بەخوا خەنجەر لەیەک دەدەنەوە واقعاکە شتەکان ناشاردێتەوە ینی هەر ئەوڕۆ لێیان نەگەڕا دوێنێ لێیان نەگەڕا سیدات بارزانی برم نێچیر جێگیری یەکەمی گوایە یەکەمە تەعانە لەوش فێڵی کرد بۆ زانیاریتانە نوکتەی نێچیرتان پێ بڵێم لە کۆنگرەی 13 بوو یا 14 بوو پارتی ئاخر کۆنگرەی کە گوتیان دەبی دوو جێگر یەکسەر نێچیر هەستاوە گوتی ئەمن لەگەڵدام کە کاک مەسرور بارزانیم تە جێگیری دووەمی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی تەسبیت کرد لە کاتێکدا هیچ تەحدید نەکرابوو لە ئەوەکەیان کە دوو جێگر ڕقەم 1 و 2 نەبوو ئەوە بوو یان ێستا لە ڕێخستنیش وەکو گوتم ئەوڕۆ لقی 19 نەبردیە لقی 19 چەمچەماڵە چیە نەیان بردیە لە بۆ نێچیروان بارزانی و دوێنێ بوو وازام سیدات بارزانی بەردی بناغەی ئەوەی لقی مەکتەبی ڕێخستنی پارتیدانە بە سیدادیان کە لەیان نەگەڕا نێچیر بدابنێ سیداد ئەلم هیچ ئەوەی نییە لە چاو نێچیر لێیان نەگەڕا ئەوڕۆ نێچیر بچی بەردی بناغەکەی دابنێ سیدات کردی هەموو بە ئەنقەستە ئەو شەڕە ڕاگەانەی هەیەانە هەمووانەوە هەتا عەلی حوسێن بەنمونا تەعلیماتی دەکردی لە سلێمانی کە نابی بە نێچیروان بارزانی بگوترێ سەرۆک کابرا سەرۆکی هەرێمە بەجددیە قەزم نەوشەی سەرۆک بەس بە مەسعود بارزانی دەبی بگوترێ سەرۆک ئەو سەرۆک حیزبە ئەو سەرۆک هەرێمە وەختی خۆی مەسعود بارزانی سەرۆک هەرێم بوو وەنیا یانێ دەگوترا سەرۆک لە میدیای خۆیان لە کادیریان بڕۆ بپرسن ئاوا زەلیل کرایە ئەو نێچیرە ئاوا زەلیل کرایە بەڕێزان ئەو نێچیرە بەهەرحاڵ شتەشتکەی وامان نەماوەزەم بێمە سەر هاوڕێیان ئەو پاڤل تاڵەبانی سبەی لە هەولێری ئەو هەیتی مەسعود بارزانیشێتی نازام لە یەک وەختیە چەندە ئەوڕۆ ژن بە ژنیە مەجای نێچیر درا مەجای پاڤل درا یعنی ئەمەجاری هەولێر دەدرێ نازام بالمقابلی چییە ئەگەنا یعنی مەسرور نەیتوانی نەوێرە بچی ئەوڕۆ بەڕاستی ئەوڕۆ نەوێرە لەگە نێچیر بچی بڕیار بوو پێکەوە بچنە سلێمانی ئەو زۆر خراپە لەو پارتی لە بەرەوەی لە چاوی کادیر کە بە هەنتەر ناژیرێ و جورئەتەکی گەورەی نییە لە بەرامبەریەکێتی بچەخی تر سارەوەی ئیهانە بکرێت وەکو ئەوی شاڵاو کرا نەچوو بەس نێچیریان نا پاڤل ئەوڕۆ سبەی دێتن لە ئێستاکەوە مەسعود بارزانی بۆ خۆی لە هەموو دام و دەستگاکان ئیجباری کردیە کە خەڵک بچیتن لە هەموو دام و دەستگاکان حزبیان هاوڕێیان زۆر خەڵک دەی ئەوڕۆ پاڤل فعلەن لە دەرەوەی دهۆک خەڵکێکی زۆری هینایە دوێنێ پێرێ نێچیر و مەسرور خەڵکێکی زۆری حزبی خۆیان دەبن مافەکی ڕەوای خۆیانە ئەلەوەی کەس ناتوانێت نکۆڵیان لێ بکە خەڵکی خۆیان لە چێ دەبەنە چێ ئەوە ئازادن کەس ناتوانێت ڕەخنەی بێ بەس نابی بە ئیجباری خەڵک ببردرێ نابی دام و دەستگا بڵێ ئێڵە دەیوتێ ئەوەی وەچی ئەوەی مەسعود بارزانی سبەینێ بە زۆرە لێ خەڵک دەبن ئەوە غەڵەتە و کارێکی ڕەهابیە بەڕاستی بەڵام کادیری خۆی لە ئاجی ئۆمەران ڕادەبا لە زاخۆ دەبا لە هەورامان ڕادەبە مافەرچی ڕەوای خۆیەتی بەس مافی نییە خەڵک بە زۆرم لێ ببە پاڤلی شەماشتی کردیان لە هەموو ئەوانە خەڵک خڕ دەکەنەوە بەس کادیری حزبی خۆی حکومی نەبی بە ئیجباری نەبی مافە بەڵام کە بووە ئەوە دەبتە تاوان دەبتە پێشێرکاری دەبتە زەلیلی هاوڕێیان بۆیە مەسعود سبەینی هەموو دام و دەستگاکانی هەرێمیان کردی خەڵکێکی زۆر خڕ دەکەنەوە وتاری ئەخیریش دەدرێتن وتاری ئەخیریش دەدرێت بەڵام بۆ خۆیان هێزێکی زۆریان من چەند ڕۆژێک لەمە بەرڕام گەیاندووە ئێستا ئەو هێزە تۆکمەتر کرایتەوە
لەکانی بزرە لە قەشقا گەلی قەشقا لە دێگەلەی هێزەشی نوێی پارتی هاتیە ڕەنگی سبەی ڕێگری بکەن لە خەڵکی کۆی و تەقتەق و بەستی شەنەغا خەڵک بێتن لە وتارەکەی پاڤلی زائیدەن دایان نایە چاردەوروبەری مەکتەب سیاسی بە چەند کیلۆمەترەکە چەندە کۆمەڵک کۆنتترۆلدا بنن ڕێگری بکەن یعنی مزایقەی خەڵک بکەن کە ئەو شتەشی زۆر خراپە بەڕاستی یانی ئەو شتانە حزب کورکاچ خۆم وەڵی من زۆر بێسەریە حزبی لە چ دەترسی یعنی بەو ئێرهابانە ناتوانین دەنجی خەڵک ئەوە بکەیت کۆنتترۆل بکەیت خەڵکە گەیشتیبی هەردەیدا بەوەی ناکرێت بەهەرحاڵ ئەو لە چیان هەیە سبەینێ لە هەولێرێ ختابەکەی پاڤل زۆر زەلیل و لاوازبی کەمترین خەڵک بچی ڕێگریان لێ بکەن احتیمالشان ئستدام و پێکدادانی گچکە ڕوو بداتن بەڵام مانایەوە نییە دەفتە شەڕ ئەو کۆدە دەستەوان نییە و من دووبارەی دەکەمەوە پارتی گرە و زۆر لەسەر شەڕی ئیسرائیل و ئێران دەکا بەڵام ئەو دوێنێ زانیاریە کات هاوڕیان زۆر خۆشە من لە خەڵکی هەواڵگیری و ئەو شتانە تەسەور دەکەن ئەڵێن ئیتر من نازانم ئێران و ئیسرائیل ئیتفاقیەک لە ڕێی خەلیجەوە کرایە 55 میلیارد دلار درایتە ئیسرائیل کە زەربەی قازی لێ نەدا زەربەی قازی لێ نەدا ینی جەنگ بە پارە دەفرۆشێ جەنگ بە پارە دەفرۆشێ ئەوە مانایەوە نییە لە ئێران نادرێ لە ئێران دەدرێ بەس بە خەفیفی زەربە قازیەکە نا ئەڵێن وەڵا بە 55 میلیارد دلار ڕەنگی ئەمریکاش لە پشت ئەو سەفقەیە بێ من نازام خەبەرە لە ئاتی بەس لە کەسی هەواڵگری و کە ئەگاداری ئەو وەزعانەیە وتی ئەگەر هەیە زەربەکەی ئیسرائیل خەفیفی شکلیبی وەکۆی ئێران جارێک لە ئیسرائیلیدا بالمقابل لوبنان وانە تەخت دەکرێ مقاومەی عێراقی و شەشت وانە ڕەنگی باشیان لێ بدرێ و خامنەئی ئەگەری ئەو یعنی بەرنامەی خامنەئی هەیە ئیسرائیل لە ناوی بەڕاستی بالمقابل ئەمریکا و ئیسرائیل چاو دەپۆشن لە کوشتنی زیلینسکی ئۆکرانی ینی ئەو سەفقە هەیە هەموو شتاوریانە پشت بەردە ژن بە ژنی هەیە ئەو حاڵەتەش هەیە بە ئێمە گوتراوە بۆیە کە لە ئیسرائیل لە ئێران نەداوە ئەگەر لێشی بدە لێدانەکە گوایە جارێک بڕنابێت ئیتر پارتی گرەوی لەسەر هەندێک دەکرد کە بیکاتە مشکیلە و بڵێ بەشداری ناکرد چکو پارتی لەو کۆمسیۆنە زۆر دەترسێ نەحاقیشی نییە ینی بەڕاستی چۆن ئەو بەخۆی فێڵی کردیە یەکێتی ئەگەر هەیە فێڵ بکە ینی ئەوە واردە ئەوە ئەو دەنگە شاوڕیان ئەو ڕێکخراوی ئاشتی تەکنۆلۆژیا بۆ ئاشتی کە ڕێکخراوەشی معتەبەری دەولیە لەگەڵ مێتای ئیش دەکە کورد و عەرەب و لە هۆڵنداش فەرقیان هەیە ئەمە مەسەن تەنسیقێکمان هەیە لەگەریان بە سایوانیش دەوێرە ماوە قسە بکەم بەڕاستی لە پشتمانن ئەگەنا ئەو هەموو پەیجیان لێ بردم و بۆ زانیان لە دەڤەری سەوز زۆربەی میدیا ئەهلیەکانیان بە دەردی ئێمە بردیە کە پێشتر هاوارمان دەکرد کەس فشەی پێدەهات ئێستا ئەوانیشی گرتەوە ئیت کەش دەگرتەوە بەهەرحاڵ یعنی ئەو گوتی ئەو دەنگە ڕیکۆردە تا ساختەیە ئەو دەنگە ڕیکۆردە ساختەیە و بڵاویشیان کردیتەوە و ئابڕوچوونەشکەی گەورەی پارتیشە کاچخمان دەشکەم قسە شتێکی معقول بکەن وەکو تیرۆری سەردەشت و ئەو هەموو تیرۆرانە بەهەرحاڵ ئەو شەڕی ئیسرائیل و ئێران بەو شێوە نابی لە ئێرانیش بدرێمانەوە نیە سقوط دەکرێت و ئەوەی ئەمن زانیتم دوایین جملە پێتان بڵێم کە عێراق و ئێران دانەوێت پارتی قەبارەی خۆی بناسی ئەو لوتبەرزەی نەمینێ ئیتر من نازام چۆن مامەڵەی دەکەن دەمیەچێتی دەکەن ئەوە هەیە ڕاستە چەند دەمی دەکەن نازانم چۆنە بەس دەمی دەکەن دانەوێت پارتی ئەو لوتبەرزەی نەمینێ قەبارەی خۆی بناسی ئیتر انتخاباتی شوستە ماڵی بارزانی هەموو تاقەی خۆیان دایتە هەموو بەرەبابەکەیان هاتیتە سەر ناو خەڵک خۆیان دایتە بەر ماچ و موچ و خاولی لە ملکردن لەبەر ئەوەی دەزانن ئەوە انتخاباتەکی جددیە و انتخاباتی شەتە 20 مانجێش هاوڕێیان کەس نازانی بەڵام من دەزانم چەند حزبی کە ئەوە دێنە پێش ئەنی هاوکێشەکان دەگۆڕێ 25 کورسی هەیە تەوزعی لایکە دەبی یعنی پارتی وەچێتی ئەو کوڕەی جاران وەکو جاران ئەو بەو نەتیجە دەرناچن و پارتی ئەو باوکەی مرد 45 کورسی بینیان بەکەی بخۆی بڕیاری سیاسی بدە ئەللا پێویستی بە یەک دوو حزب دەبیتن بە لای کەم لە پێکێنانی حکوومەت کە ئەرقەلەیەکی زۆر گەورە لە ئایندە دروست دەبیتن من هەرە و زانیاریانم پێ هاوڕیان سوپاسی جێ لێ ڕاگرتنتان دەکەم کە ئەو کاتێ لەگەڵ منتان سەرف کرد بە هیوای ئەوەی
کە ئەو هەڵبژاردنە تا ئێستا نەبوویتە شەڕ و شۆڕی گەورە و بەو دوسێ ڕۆژەی ئەخیری جموزۆڵەکی باشە یعنی مەزن ئەو ڕۆسبەی شاسوار ختابەدە لە سلێمانی لاهور خطابیدا لە هەولێرە لە قوشتەپەی پاڤل دەیکا نێتیر کردی ئەوە سیفەتێکی جوان بوو هاتە ناو دنیای لەو چەند ڕۆژەی ئاخری کە ئیشیمەیە دەمی ئەو تەوەجوها بکرێ نەک بە زەبر و زەنگ بەڵام لەو دە پازە ڕۆژەی پێشترێ بەڕاستی خاسن لە هەولێرە زۆر کارە ساد و بەس ئەو دوو ڕۆژەی ئەخیری جموجۆڵەکی باشە بە هەموو حزبەکان خطابی خۆیان هەبی لێدوانی خۆیان هەبی خەچ بڕیار بدە دەنگ بە چێ بدە بدا و قەتیش چاوەڕێ مەکەن انتخاباتەشی نەزیهبی لە کوردستان وەکو ئەوروپابی ئەوکو گوتم لە ئەمریکای ئەوە ساختەکاری کرا بەڵام لەگەڵ هەموو ئەوانش بڕۆنە دەنگدان دەنگدان منبەرێک لە منبەرەکانی خەباتە یعنی وەکو تورکیا ئەو ببینن ئەو برادرانەی بە قەندیل پەرلەمانی ئەو تورکیا شیانگرتیە پەرلەمانی برێم شەقامی ئەوروپا شیانگرتیە میدیا شیانگرتیە و شەڕی چەکداریش دەکەن ئێمەش ئەموو ئەو دەنگانی ناڕازینە کە دادەنیشن دەرێ پەرلەمانی هیچ نیە چ دەکەن دەستن دادەنیشن قابلێت ئۆپۆزیسیۆنێکی کاریگەرمایە دادەنیشن بڕوامان بە شەڕی چەکداری هەیە بەس بە قسە دەبی ئەو دەسەڵاتە بگۆڕێ بەس بە قسە هیچ دیان نییە بۆیە انتخاباتەکە زۆر باشە دووش لە هەموو انتخاباتەکان کۆمەڵێک دەنگ هەبوونە وەکو ئاگر بوونە لۆ گیانی ئەو دەسەڵاتە بیان لێرن کاکە بەڵام برێ گۆڕانکاری گەورە و ڕیشەی دەکرێت ناوەڵە ناکرێ بەس خەڵک بچی باشتر لەوەی نەچی شەوە شەت